دوشنا رادیو دنگ گلده گوهرتنین گرینگ دنگ گل جیه که نیسان 2024 و پیوه لسر پیل نو شانه دکه پیل نو هانه به ساعت آمده ساعت جهفتان حتی 13 لسر پیلا کرد 11510 کیلوهرتز ساعت جه 15 حتی 21 لسر پیلا کرد 11505 کیلوهرتز رادیو دنگ گل ساعت جه 13 حتی 15 و شانی ناکه ساعت 21 دجی و شان روزانه خلاص به رادیو دنگ گل دنگ کردستان آزاده لەرکە بیسەرمانن سڵاوتان لە بەم کاتتان باش پەڕێزان بەرمەتە و کارانم لە ڕادیۆ دەنگی گەلەوە هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین بیسەرمان بن. لە دەستپێکیان بڵتەنەشدا لە گرنگترین هەواڵەکانی ڕۆژە دەستپێکین کە ئەویش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بەردەمماندایە و پارتی دیموکراتی کوردستانیش لە دوێنەوە دەڵای کە بایکۆتی هەڵبژاردنەکان دەکەین. مەکتەبی سیاسی پارتی ڕاگەنراکی بڵاو کردوێتەوە تێداهاتووە بڕێرەکانی دادگای فیدرالی دژبە هەرێمی کوردستانن بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەشداری هەڵبژاردننی نێدەسووری داکەن. دوێنە دووشەممە مەکتەبی سیاسی پارتی ڕایگەاندووە دادگای باڵای فیدرالی بە هەموارکردنەوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مادەکانی پەیوەست بە دیاریکردنی سیستەمی باسنەکانی هەڵبژاردن و کۆتا بەکاتەکان و ژمارە کورسیەکان ویلایەنی سەرپەرشتیان دەستوری پێشێل کردووە. لە ڕاگەنراوەکەدا ئاماژە بۆشکراوە لایەنەکانی هاوپەیمانی ئیداری دەوڵەت دەخەنە بەردەم بە پرسیارەتی نیشتیمانی لە جێبەجێنێکردنی دەستور بە پێچوانەشەوە ناتوانن بەردەوام بن لە پرۆسەی سیاسیدا. بە فەرمی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت داوای دواخستنی هەڵبژاردنیان لێکراوە بەڵام ناچارن هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا بەڕێوە ببن و بەرپرسێکی دیکەی کۆمیسیۆنیش دەڵێ پابندن بە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت هەموو ئامادەکاریەکیان کردووە ببورن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرچاوی پێویستیشان لە بەردەستدایە. ئەو دەڵێ داوای دواخستنی هەڵبژاردننی بۆ ماوەی 2 مانگ لێکرا بەڵام ناچارن هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە ببن و بە گوێرەی بڕیاری دادگای فیدرالی. لە لایەکی دیکەشەوە ئێماد جەمیل سەرۆکی تیمی ڕۆژنامەوانی کۆمیسیۆنی عێراق بە میدیاڕەکانی ڕاگەاندووە ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەردەوامە و سەرۆکی تیمی ڕۆژنامەوانی کۆمیسیۆنی عێراقیش جەختی لەوە کردوێتەوە کە پابندن بە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا کە شەشی حوزەیرانی ئەم ساڵە باز لەوەش کراوە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان دەی حوزەیران لە هەرێمی کوردستانی عێراق گرنگە. باڵێزی ئەمریکا لە عێراق دەڵێن نیگەرانە لە بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن پارتیەوە و داوا لە حکوومەتی عێراقیش دەکەن کە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دڵنیای بدەن کە هەڵبژاردنەکان ئازاد و دادپەروەر و شەفاف و متمانە پێکراو دەبن. وتەبێژیەکێتی دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان پابندە بە وادەی هەڵبژاردننی ببورن پەرلەمانی هەرێمی کوردستان لە دەی حوزەیران وەکو لەلایەن سەرۆکی ڕێم بڕیاری لەسەردراوە دەش لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باشترین ڕێگا بۆ قوڵکردنی زیاتری دیموکراسی تێپەڕاندنی ئەم بارودۆخە. لەسەر بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان لەلایەن پەدەکەوە سعد ئەحمەد پیرە شەوی ڕابردوون لە ڕاگەندراوێکدا باسی لەوە کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پابندە بە وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دەی شەشی ئەم ساڵدا وەکو لەلایەن سەرۆکی هەرێم بڕیاری لەسەردراوە ئاماژەی بۆشکرا حەزبەکەی ڕای وایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باشترین ڕێگا بۆ قوڵکردنی زیاتری دیموکراسی تێپەڕاندنی ئەم بارودۆخە ئاڵۆزەی ناوخۆ و ناوچەکە بەگشتیدا. هەروەها وتەبێژیەکێتی جەختی لەوە کردوێتەوە چالاکردنەوەی پەرلەمان گرنگە بۆ ئەنجامدانی ئەرکە یاسایی سەرەکیەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتە فرە ڕەهەندەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. وەکو ئاماژەم پێدا کە پارتی دیموکراتی کوردستان دوێنە بە سەرۆکاتی بەرزانی کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا و بایکۆتی لە پرۆسە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەاند.
لەبارەی پلانگەڕینە دەوڵەتی و ئازادی جسێ ڕێبەر بڵاو جەلانیش سەلام عەلی ڕۆژنامەوان و ئەندامی کۆنگرە نەتەوەی کوردستان کەنەکە دەڵێ ئێستا فکری ڕێبەرابۆ بۆتە پرۆژێکی سیاسی و فکری بۆ چارەسەرکردنی کێشەی گەلان هەر بۆی هەموو ئازادی خوازانی گیانی داوای ئازادی لەو ڕێبەرە دەکەن. بەنسبەت مەسلەی ئەو پلانگیڕەی کە کاتی خۆی لە ساڵی 99 دژ بە ڕێبەری گەری کورد ڕێبەراپۆ ئەنجام درا دیارە ئەو پلانگیڕێ گلادیۆ یانی باڵێن ئەوە تورک نەبوو بەتەنە هەموو وڵاتانی ناتۆ بەشدار بوون بەداخەوە وڵاتانی دیکەی جیهانیش دەرەوەی ناتۆش هەمویان بێدەنگیان هەڵبژارد بەرامبەر ئەو تاوانە گەورەی دژ بە ڕێبەری گەری کورد ئەنجام درا کە مەسلەی ئەوە بوو بۆ یاو پلانگیڕێ لەسەر ڕێبەراپۆ جێبەجێکرا مەسلەی بیر و فکر و هزری ڕێبەراپۆ بوو کاریگەری نەک لە ناو چوار پارچەی کوردستان و گەلی کووردا بگرە لە ئەمریکای لاتین و لە شەرقی ئاسیا و لە بەشی وڵاتانی دنیای و ئەوروپایشە جێگەی خۆی گرتبوو بۆ پرۆژەیەکی فکری سیاسی لای ئەو حیزبە بەرەڵسکارانەی کە لە جیهانە سەری هەڵەدا دژ بە داگیرکاری و دژ بە چەوسانەوە و دژ بە دیموکراسی و مافەکانی مرۆڤ بۆیە ناتۆ تورک و هەموو لایەک مەترسیەکەیان بە گەورە زانی لەسەر خۆیان بۆیە ئەو پلانگیڕیان جێبەجێ کرد بۆیە تا ئێستاکیش بەداخەوە دوای 24 ساڵ لە زیندانی کردنی بیرمەندێکی سیاسی گەورەی کورد و جیهانی شەتوانم بڵێم دنیا خۆی لە ئاستی ئەو تاوانە گەورە کەڕ کردووە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 14 ڕۆژدا بەردەوامە زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و ببورن تورکیادا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنی لە خواردن دەست پێ کردووە بۆ چالاکیەکە ئەمڕۆ لە 14 ڕۆژدا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 20 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و تا ئێستاش بەردەوامە. پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە پەتیشکیاگریان وسم جەژنە پیرۆزە چاوتی ئاگەریێ دوجانمە باوەڕی بەرزی تەژێکە دەڵێت ئێمە لە گۆڕەپانەکانی نەورۆز ئاگری بەرخۆدان گەشتر دەکەین وەڕەنگی بەرخۆدان دەپۆشین لە گۆڕەپانەکان دەبین داواش لە هەموو گەلی کورد بە تایبەتی ژنان دەکەین کە لە گۆڕەپانەکانی نۆرۆز ئاگری نۆرۆز بە فروتور و گەشتر بکەنەوە. زودنەوەی ژنانی کورد لە ئەوروپا تەژەکە ڕاگەنراوێکی سەبار بە جەژنی نۆرۆز بڵاو کردێتەوە و باسی لەو پرۆجەژنی نۆرۆز لە هەموو گەل بۆ گەنجان بە تایبەتی لەو ژنانە پیرۆز دەکەن کە لە دژنی ستەم و هوشاری خۆراگری دەکەن و سەردانانەوێنن بە دڵسۆزی و ئازادی و بەرخۆدان و تێکۆشان دەکەن. لە ڕاگەنراوکەشداتوە ڕێبەر ئۆجەلان گزارش دەدە سەر لە نوێن زیندووبوونەوەی گەلەی کورد و ڕێبەر ئاپۆ لە گۆشەگیرێکی ڕەها و سیستەماتیکی ئەشکەنجەدا کە لە جیاندا هاوشێوەی نییە سەرباری وش ڕێبەر ئاپۆ لە ئیمڕاڵی پێشنگاتی گەلێکی دەکا و سیاسەتی قەرکردن و سەرکوتی دوشمنان پوچەڵ دەکاتەوە. بەڕووناکی لە شەپەکەشەوە دەڕێنم لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی نەورۆز توێژە جیاوازەکانی چەمچەماڵیش بانگەوازی لەگەڵ دەکەن کە بەشداری لە نەورۆزێک بناری خەندیلکەن و دەڵێ بەشداریکردنی فراوانی گەلی کورد لە چوارپارچەی کوردستان پێام وەڵامێکی گەورەی بۆ داگیرکەرانی کوردستان وەفاداریە بۆ گەلەکەمان.
هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانان و گەلی کورد پیرۆز دەکەین لێرەوە مەبانگ لە گەلەکەمانەکەین بۆ ئاهەنگی جەژنی نەورۆز لە قەندیل و هاتنی گەلەکەمان بۆ قەندیل واتە پیرۆزگی نەورۆز پەیامێکی گەورەیە بۆ داگیرکەران وەڵامدانەوەیەکە بۆ دوژمنانی گەلی کورد و هەروەها وەفاداریەکە بۆ گەلەکەمان بە واتای زیندووبوون و بە واتای پێشکەوتن و بە واتای خۆڕێخستن دێ بۆ یەک بە گرنگە بینی گەلەکەمان لە نەورۆزی ئەم ساڵە پەیامێکی گرنگیانە بێت بەشدارێکی زۆر بەرچاو بەشدار بن لە بەرەی داگیرکەران دوژمنانی گەلی کورد پلانیانەیە بۆ تێکدانی پیرۆزەکانی گەلی کورد بۆ دەستکەوتەکانی گەلی کورد بۆیە بەشداریکردنی گەلەکەمان لە نەورۆزی بناری قەندیل پەیامێکی گەورەیە وەڵامدانەوەیەکە جاریکە نەورۆز لە تەواوی گەلی کورد و ئازادی خۆزان پیرۆز بێت. دیارە نەورۆز جەژنێکی نەتەوەی کوردەوە ئەم جەژنە مێژوویەکی لە دێرینی هەیە و بەڵگەنامە مێژوەکانی ژەوە ساغەکەنەوە کە بۆ یەکەمین جا لە شاری چەمچەماڵ ئاگری نەورۆز کراوەتەوە زۆر پێش شوێنەکانی تر ئەوە بەڕێز مێژوونوس دکتۆر فەرهاد عەبدولعەزیز و مێژووی ساغەوە کردووە. ئێمە پیرۆزبایی جەژنی نەورۆزەکەین لە هەموو گەلی کورد و وەکو هونەرمەندێک تەمە ناکەین لە هەر چوار پارچەی کوردستان ئەم یادە بە گەورەی بکرێتەوە و خۆشبەختانە گەلیلا و شەڕڤانانی قەندیل ساڵانە یادێکی گەورە و پڕشکۆ لە قەندیلەکەنەوە بە هیوام ئەو یادە بەردەوام بێت بە هیوای ئەو یادە گەورەتر و پڕجۆش و خۆشتر بێت و نەورۆز جەژنێکی کوردە و تعبیرەکە لە ناوبردنی زۆردار بۆیە ئەو یادە زەرورە لە قەندیل بکرێتەوە ئینشەڵا زەنگی لە ناوبردنی زۆردار لە قەندیل لەولێ درێت. جەژنی سەرکەوتنی یەکجارێکی گەلی کورد هەروەک تۆن پارساڵ ساڵی تێکشکانی خەونە پوچەکانی داگیرکەرانی کوردستان و بەتایبەتی ئەردۆخانەکان لە سەرکەوتن بەسەر گەریلاوچیەکانی کوردستان دەمایە پوچ بوون و هیواداریم ئیساڵ ساڵی تێکشکانی ئەو خەونانەیان بێتەوە بەتەمان لەگەڵ دوژمنەکانی کەی کوردستانە دەسێت تێکەڵ کردەوە بۆ ئەوەیکەوە ئەو خەونانی کەوا بەتەنیا بۆیان نهاتە دی ئەمساڵ بەدیبێرن. هیوادارم گەلی کورد هەمووی بە یەکەوە تەواوی کوردستان لە دەوری یەک خەون کۆبینە ئەوش ئازادی وەزگاری کوردستانە. لێرەوە سڵاونێرم بۆ گەل لە کانکەوا لە سەرچیەکانی کوردستان بەردەوامن لە سەرکەوتن و تێکۆشان بۆ ئازادی ئەم گەلە خێر لە خۆ نەدیوە. هیوادارم ئینساڵ ساڵی ئازادبوونی دەستەی بەڕێز عەبدوڵڵا ئۆزەلان بێت ساڵی وەرچەرخان بێ بۆ تەواوی گەلی کورد لەوەی کە بە خەون و ئاواتەکانی خۆمان بکەین. هیوادارم ئینساڵ گەلی کورد بە جۆش و خرۆشەوە بەشداری ئاهەنگی جەژنی نەورۆز بکەن لە قەندیل لەبەرەوەی ئاهەنگی نەورۆز لە قەندیل تایبەتمەندی خۆی هەیە. نێرانی کورد هەموو چاویان بەو جەژنە بۆ یادکردنەوەیە بۆ ئاهەنگ و مەراسیمەی قەندیل هەڵنایە. هیوادارم گەلی کورد بە جۆش و خرۆشەوە هەموو بتوان بەشداری ئەو یادە پیرۆزە بکەن. جەژنی نەورۆز وەکو هەمووان دەزان جەژنێکی نێونەتەوەی کوردە کە جەژنێکی کۆن و کە بە سەرکەوت جەژنێکە کە هێمای سەرکەوتنی گەلی کوردە بەسەر دوژمنەکانیدا و داوا لە گەلی کوردەکەم کە ساڵانە لەم جەژنەدا بە جۆش و خرۆشێکی نوێ و هەروەها بە گڕۆتینێکی نوێترەوە بێنە پێشەوە و ئاهەنگی نەورۆز بجێڕنەوە لە سەرجەم شار و شارۆچکە و هەرێمەکاندا و لە باکوور بۆ باشوور لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوا جەژنی نەورۆز پیرۆزکەن چونکە دوژمنانمان ئامانجیانەوەی کە ئاگری نەورۆز هەمیشە خامۆش بێ. ئێمەش وەکو هەڵوێستێک بەرامبەر بە دوژمنانمان هەمیشە ئاگری نەورۆزمان بڵندتر و بڵندتر کردوێتەوە. هەڵکات چێژەکانی هەڵات جەژ لە ناوچە جیاوازەکانی کوردستانە پامی پیرۆزبایی خواناڕاستی تاوی کوردستان دەکەن و دەخوازن نەورۆزیم ساڵ بێتەوەی ئاشتی یەک ریزینە و ماڵی کوردی سەرکەوتن بێ بەسەر داگیرکەران و دوژمنانی گەلەکەوان بۆ تێکشکاندنی پلانەکانیان کە دایانناوە بە لەناوبردنی کوردستان. نەورۆز تەوان جەژنێکی کۆنی نەتەوەی کوردە نازانم بە تەکید بڵێن نەتەوەی ئاینیە مهمەوە ئێستا مۆرکێکی نەتەوایەتی کوردی وەرگرتووە و سەدان ساڵە
بۆ بە یەکێک لە هێما و سیمبڵەکانی مانەوەی کورچووکە ئەتوانم بڵێم ئەگەر نەورۆز نەبووایە لە زۆر شوێنە لە زۆر کات و ساتە کورد معڕز بوو بۆ لە ناوچوون بەڵام ئێستا بە بۆنی ئەو جەژنەوە دەیان ساڵ و سەدان ساڵە کورد بە شێوازی جۆراوجۆر و لەژێر هەموو هەلومەرجێکی گونجاو و نەگونجاوە یادی ئەو جەژنەی کردوێتەوە. ئەم ساڵیش کە جەژنی نەورۆز هاوکاتە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەتوانین بڵین کە حاڵەتێکی تایبەت یاخود وەرکێکی تایبەتی وەرەگرێ بۆیە لەم بەم بۆنەیەوە پیرۆزبایی هەم مانگی ڕەمەزان و هەم جەژنی نەورۆز لە تەواوی کوردستانیانەکەم بە هیوادارم کە نەورۆزی ئەمساڵمان نەورۆزی ئاشتی و ئازادی و سەرفرازی و سەرکەوتنی گەلەکەمان بێ بەسەر هەموو داگیرکەران و نارانی کووردا بە تایبەت کە ئێستا هەمومانەزانین کە کوردستان لەژێر هەڕەشە و گەمارۆیەکی ئابووقە و هەڕەشەیەکی زۆر ئەقلیمی بەهێزدایە کە تورکیا ئەردۆغان ڕابەرایەتی ئەو گەلە کۆمەیە کات و بە نیازی گڵاوی خۆیان بە تەمان کە گورز لە کورد و لە بزوتنەوەی کوردایەتی بوەشێنن بۆیە پەیاممان بۆ تەواوی خەڵکی کوردستان بۆ تەواوی کوردستانیان بۆ تەواوی دۆستانی کوردەوەیە کە نەورۆزی ئەمساڵ بکەنە نەورۆزی یەکڕێزی تەبایی یەکەڵوێستی و ڕوبەڕووبوونەوەی هەموو پیلان و نەخشەگڵاوەکانی دژمنانی کورد و لەسەروی هەمویانەوە ئەردۆغان و ئاکپارتی و دەسەڵاتی ڕژێمی فاشی تورکیا. ئەوڕۆز بەمێژوو ئیسپات کراوە لەسەرەوەی جەژنێکی قەومی کووردە. ئەوەی گرنگترە تاکە کوردێک لە سەرانسەری دنیا کۆ ئەکاتۆ لەو ڕۆژە بە یادکردنەوەیەک. بۆ نمونە من بینیوە لە ئیسرائیل تا ئەوروپا تا ئەمریکا تا رووسیا تا هەموو قارەکان کورد لەویا لە ڕۆژی نەورۆزە کۆکاتۆ. ئەگەر شیعەکان ڕەمزێکیانەیە بۆ خۆیان عاشورایە و کۆیانەکاتۆ کوردی شەقە احتیفاز بەم کۆکردنەوە بکات سەرڕای هەنێ ڕەخنا و قسە لەسەر نەورۆزە کرێ و هی کورد نێوەی کنێ بەڵام ئامانجێکی گەورەی پێکاوە کە گردبوونەوەی کووردە لەو ڕۆژە ناساندنی کووردە لەو ڕۆژە. من خۆم یەکێکم لەوانە زۆر بە جۆش و خرۆژ و بەشداری تیاکەم بەردەوام بوومە بە خۆم و ماڵم ناڵەوە هیچ زەرێکیش لە دین و ئیمانم نەدا و احتیفازم بە ئیمانی خۆم شۆ کردە و نەورۆزیش کۆکەرەوەیەکی هەموو قەومەکانە بە قەومی کووردە بە تایبەت دوایش هەنێ قەومی تریش پێم وایە ئەفغانەکان و فارسەکانیش هەر یادیەکەنەوە بەڵام تاوا زۆر لەسەر کورد چەسپاوە کرد. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز لە 21 ئادار گۆڕەپانەکان لە چوارپارچەی کوردستان و دەرەوەی وڵات دەبنە شوێنی کۆبوونەوەی ملیۆنان کوردی ئازادی خواست وەگەل بە جۆش و خرۆش و جلوبەرگی ڕەنگا و ڕەنگی کوردی وەڵامی پلانگەرەکانی دەوڵەتی تورک لە سەرانسەری کوردستان دەدانەوە. گۆڕەپانەکانی نەورۆز بوون بە وەڵامگۆی داگیرکارەکانی سەر کوردستان. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز لە 21 ئادار گۆڕۆپانەکان لە هەر چوارپارچەی کوردستان و دەرەوەی وڵات دەبنە شوێنی کۆبوونەوەی ملیۆنان کوردی ئازادی خواز و گەل بە جۆش و خرۆش و جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردیەوە وەڵامی پلانگەڕەکانی دەوڵەتانی داگیرکەری سەر کوردستان دەدەنەوە. هەموو ساڵێک لە سەرەتای مانگی ئادارەوە لە سەدان ناوچەی جیهانەوە گەلی کوڕ ڕوو دەکەنە گۆڕۆپانەکان و بە ئاهەنگی جەماوەری جەژنی نەورۆز پیرۆز دەکەن. بەشێک لەو گۆڕۆپانانەش بە بەشداریە بەرفراوان و پەیامە گرنگەکان دەمن بە چارەسەری کێشەکانی گەل و هەوڵەکان بۆ پرۆسەی ئاشتی. باکووری کوردستان و تورکیا هەموو ساڵێک وێڕای ئاستەنگی و ڕێگریەکان لە دەیان گۆڕەپانی باکووری کوردستان و تورکیا ئاهەنگی گەورە و جەماوەری بەڕێوە دەچێت کە بەشێکیان لە هەناوی فاشیزمەوە ئەنجام دەدرێت. نمونەش بۆ ئەمە ئاهەنگی گەورەی گۆڕەپانی دەرگای نوێ لە ئەستەمبوڵی گەورە شاری تورکیا بوو کە نزیکەی ملیۆنێک کەس بەشداریان تێدا کرد و دەیان دوورشمی ئازادی و وێنەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانیان بەرز کردەوە. هەروەها لە گۆڕۆپانی نەورۆز لە ئامەدی باکووری کوردستان بە گەورەترین کۆبوونەوەی جەماوەریدا دەدرێت لە مێژووی ئامەد و کورددا کە لە ساڵی 2000 بە تێکۆشانی گەل قەدەغەی ئاهەنگێڕان هەڵگیرا و سەدان هەزار کورد بەشداریان تێدا کرد. ئەمەش بە هەنگاوی یەکەمی سەرهەڵدانی سیاسی دانرا.
بە بەردەوامی ساڵانە نەورۆز لە ئامەد پیرۆز دەکرێت. گرنگترین و کاریگەرترینیان نەورۆزی ساڵی 2013 بوو کە نزیکەی 2 ملیۆن کەس بەشداریان تێدا کرد. هەروەها پەیامی ڕێبەر ئۆجەلان لە نەورۆزدا ڕاگەیەندرا کە بۆ پرسی کورد و چۆنەتی چارەسەرکردنی کێشەکان و کۆتایی هێنان بە شەڕی دەیان ساڵە مۆری خۆی لە ئاهەنگی نەورۆزی ئامەددا ئەو ساڵە بە یەکێک لە کاریگەرترین ئاهەنگەکانی نەورۆز لە جیهاندا دادەنرێت. باشووری کوردستان و قەندیل لە سەردەمی ڕژێمی بەعزدا ڕێگری دەکرا لە کورد کە تەنانەت ئاگری نەورۆز بکەنەوە. هەر کەسێک بەو مەبەستە دەستگیر بکرایەت ڕوبەڕووی ئەشکەنجە و کوشتن دەبوویەوە. بەڵام گەلی کورد چوەکی بۆ دانەدا و بە ئیرادەوە هەمیشە ئاگری نەورۆزی دەکردەوە. هەر یەک لە گردی مامەیارە لە سلێمانی شاخی ئاکرێ لە سنووری پارێزگای دووهۆک بوون بە سیمبولی ئاهەنگ و پیرۆزکردنی ئەو جەژنە. گرنگترین و گەورەترین ئاهەنگی نەورۆز ساڵانە لە گوندی ئێنزە لە بناری قەندیل بە بەشداری هەزاران وڵات پارێز لە هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ گەریلاکانی ئازادیدا ئەنجام دەدرێت. لەو ئاهەنگە گەورەیەدا دووپات دەکرێتەوە کە گەل پەکەکەی و پەکەکەش گەلە و بە جۆش و خڕۆشەوە ئەو ڕۆژە ئاوێزان بە هونەر و کولتور دەکرێت. ڕۆژ ئاوای کوردستان ئەو نەریتە خۆڕاگرەی کە گەلی کورد بە ڕۆحی نەورۆز لە دژی داگیرکەران دەستی پێکرد لە ڕۆژئاوای کوردستاندا گەشت بە لووتکە بۆ یەکەم جاریش کە گەل بە تەواوەتی خاوەنداری لە نەورۆز بکات لە 19 تەموزی ساڵی 2012 گەل بە ستراتیژی شەڕی گەلی شۆڕشگەر یەکەم پریشکی شۆڕشیان لە کۆبانێ داگرساند و دواتر بە هەموو ڕۆژئاوای وڵاتدا بڵاو بوویەوە. لە ئێستادا لە 11 ناوچەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا جەژنی نەورۆز بە ئازادیەوە پیرۆز دەکرێت. بە تایبەت ئاهەنگی گەورە و جەماوەری لە قامیشلۆ دەبێت لەژێر ڕۆشنایی سیستەمی نەتەوەی دیموکراتدا هەموو گەلانی ناوچەکە بەشداری تێدا دەکەن. ڕۆژ هەڵاتی کوردستان و ئێران هەر لە سەرەتای مانگی ئادارەوە گوند بە گوندی ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاهەنگ و هەڵپەڕکێ جۆش بەو جەژنە دەدەن. یادی ئەو نەریتەی هەزاران ساڵە پیرۆز دەکرێت بە گڕوتینەوە دەکرێتەوە. هەر لەو مانگەشدا بۆ ماوەی 13 ڕۆژ گەل لە سەیران و گەشت دەبێت و دەگەڕێنەوە ناو سروشت و ڕوو لە ناوچە شاخایی و بەهاریەکان دەکەن. ئەوروپا و دەرەوەی وڵات دوای ئەوەی تروسکەی فکر و فەلسەفەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان گەیشتە سەرانسەری جیهان و واتای ڕاستەقینەی نەورۆز بۆ هەموو کوردان بەیان بوو، ئێستا لە سەدان ناوچەی جیهانەوە بە جۆشەوە نەورۆز پیرۆز دەکرێت و بەهۆشەوە پرسی کورد بوو بە پرسێکی جیهانی. بۆ ئەم ساڵیش لە تەواوی جیهانەوە لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی جەستەیی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد گەل بەشداری لە نەورۆز دەکات و داوای ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان جیاواز لە هەواڵەکانی نەورۆز مامۆستایانی خوێندنی کوردی ناڕزایەتیان دەربڕی لە دژی پێنەدانی موچەکانیان و چەندین خاڵیان خستۆتە ڕوو جگە لە ڕەتکردنەوەی هەژماری من هاوکات هەڕەشەی خۆپیشاندانی فراوان دەکەن. مامۆستا جەلیل محەممەد نوێنەری مامۆستایانی کەرکووک باسییان لەو کرۆ بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن ئەگەرێکی کراوە دەبێت لە بەردەمیاندا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانیان پێنەدا دەڕۆنە بەغدا بۆ داواکردنی مافەکانیان. دابشکردنی موچە بە پەلەو بێ دواکەوتن. دووهەم گەل لەم هەفتەیەدا موچە دابش نەکرێ هەفتەی داهاتوو بڕیاری خۆپیشاندان دەدەین و خاڵی سێهەم بە ئەلیکترۆنیکردنی سیستەمی موچە دەستپێکردنەوەی لە کەرکووک چونکە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین لقیان هەیە بۆیە ئێمە پێویستمان بە هەژماری من نییە. خاڵی شەشەم بڕیاردرا بە دروستکردنی دەستەیەک بۆ سەردانی بەغا نوێنەرانی مامۆستایانی خوێندنی کوردی کەرکووک لەگەڵ فەرمانبەران و وانەبێژانی کەرکووک 18 سەی 2020. لەگەتان بەردەوام دەبین دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان. لەوێدا پەرلەمانی ئێران پرۆژە یاسای کۆڵبەری پەسەند کردو حکوومەتی ڕاستباردووە یاساکە جێبەجێکە کە بۆیە دانیشتوانی ناوچە سنوورەکان دەتوانن لە دەواازەی سنووری نیمچە فەرمیەکانەوە کەلوپەلی هاوردەی ئێرانکەن. هەروەها ڕێگە بە کۆڵبەران دەدا کەلوپەل تاوگونێ و شارەکانی نزیک سنوور بگوازنەوە. ئەم یاسای تایبەتە بە کۆڵبەری کرماشان سنە ورمێ جێبەجێ دەکرێت لە ماوەی 5 ساڵدا دەبێت حکوومەت ناوچە سنوورەکان پێش بخە هەلی کار بۆ خەڵکە نەدارە پەیدا بکە کە بە ناچاری کۆڵبەری دەکەن. ئەنجومەنی پاراستنی دەستووری ئێران ڕۆژی شەمە 16 ئەم مانگە
کاوکات بوو لەگەڵ کیمابارانی هەڵەبجە پرۆژه یاساکەی پەسەند کردووە دوای چەندین جار لە نێوان پەرلەمان و ئەنجومەنەدا هاتوچۆی پێکرا. مەهدی تەحان نەزیف گوتە بەژێ ئەنجومەنی پاراستنی دستوری ئێران لەبارەی پرۆژه یاساکە و دەڵێ ئەم پرۆژه یاسا لە قۆناغەکانی پێشوودا هەندێک کێشە و ناڕوونی هەبووە بەڵام دوای ئاڵوگۆڕکردنی لە نێوان پەرلەمان و ئەنجومەنی پاراستنی دستوری ئێراندا دەتوانین ڕای بگەێنین کە پرۆژه یاساکە پەسەند کراوە. بە پێوە یاسای دانیشتوانی ناوچە سنوورەکان دەتوان لە دەواازە سنووریە نیمچە فەرمەکان و کەلوپەل لاوردەکەن یاساکە ڕێگە بە کۆڵبەران دەدا کەلوپەل تاوکنی و شارەکانی نزیک سنوور بگوازنەوە وڵاتیانیش دەتوانێت بە چاک کەلوپەلی هاوردە بکڕێ. بە پێی یاسا ڕێو شوێنەکان یاخود بە پێی یاسا و ڕێو شوێنە پیشەسازی و بازرگانەکانی حکوومەت دەستیان دەکرێت کۆڵبەرەکان چ جۆرە کاڵای کاوردە دەکەن. ئەم یاسا لە پارێزگاکانی کرماشان سنە ورمێ جێبەجێ دەکرێت. پێشتری شەهریار حەیدەری و نەنەری قەسری شیرین لە پەرلەمان گوتبوو یاساکە تەنیا گوندەکان دەگرێتەوە بەڵام ئێستا شارە سنوورەکانیش دەکرێتەوە بۆیە پێی وایە لە ڕووی ئابووری و یارمەتی دەردەبێت. هەر شادە.